سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەوەی دەبینن دانانی دینگەی سەرەکی پردی پەڕینەوەیە لە بەردەم گوندی کەلەچینی سەر بە قەزای خەلیفان. دوای ئەوەی هاوڵاتیانی ئەم گوندا داوای دروستکردنی پردێکی پەڕینەوەیان کردو و زاری کرمانجی داواکاری ئەوانی گەیاندە قایمەقامیەتی قەزای خەلیفان کە بەهۆی دروستکردنی پرۆژەی دووسایدی سپیلی خەلیفان هاوڵاتیانی ئەم گوندا نەیان دەتوانی لەم دووساییدا بپەڕنەوە ئەو بەرەوە کە بەشێکی زۆر لە قوتابیانیش لەم بەری ئەو گوندا دەیان خوێن. ئێستا ئەوەی دەبینن دینگەی سەرەکی پردی پەڕینەوەکە دانراوە و کار لەسەرەوە دەکرێت لە ئایندەیەکی زۆر نزیک ئەم پردە بە کۆتا بێت و هاوڵاتیانیش دەتوانن لە پردەکە بپەڕنەوە. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە ئەوان بە بێترس لەم دووساییدا بپەڕنەوە لە بەرەوەی پێشتر ئەگەر ببینن ئێستا یەکێک لەو سەبە کۆنکریتانە لادراوە هاوڵاتیان لەو شوێنە دەچونە ئەو بەرەوە. ئەوەش مەترسی لەسەر گیانی ئەوان هەبووە، بەڵام بە دروستکردنی ئەم پردە کاراسانی زیاتر دروست دەبێت و سەلامەتی زیاتریش بۆ خەڵکەکە فەراهەم دەبێت.